ئێستا بابی ئێمە سەر مەسەلەی تاگەرایی هەڵبەتە خۆتان نەزانن لایەنێڵێکی زۆر هەیە ڕخنەیان لێگرتووە هەر من نیم لە ڕوانگەی تیۆریەکەی منەوە تاگەرایی جێگای نییە ئێمە مەچینەی جینین ئێمە تاکنین ئەمە یەکەمیان دوایی ئێمە کە لە ژینگەی زانیاریە ئەژین هیچ توانایەکمان دروست نابێت لە خۆیەوە هەموو شتێکمان پەیوەندی هەیە بە زانیاری پێشتر کە هەبووە پەیوەندی هەیە بەو کۆمەلگایەی کەواتیایدا ئەژین ئەو کۆمەلگایە فێرمانەکات ئەو کۆمەلگایە تەنانەت ڕووی نەفسیەوە ئێمە بە هیچ نەوەیەک ناتوانین ئەو ژیانە بەسەر بەرین ئەگەر لەگەڵ خەڵکی ترانە بێت یعنی ئەگەر ئێمە برادەرمان نەبێت ئەگەر خێزانمان نەبێت ئەسڵەن با یەکێک تاقیب کاتەوە لە دەرۆی کۆمەلگایە بێت بزانە چی لێ دێت ئەگەر مرۆڤش بێت لە شێوەی مرۆڤایەتیش دەرەچێت ینی تاگەرایی جێگای نابێتەوە لە کۆمەلگای ئێمە دوایی لە ڕوویەکی ترەوە تاگەرایی پێمانەڵێت هەڵبەتە تاگەرایی بەشێکی گەورەی لیبرالیزمش پێمانەڵێت کە ئێمە ناتوانین دەستنیشانی چاکە بکەین بۆ هەموو کۆمەلگاکە چاکەیەک دەستنیشان بکەین کەوا بۆ هەموو لایەنێک باش بێت کەوا پەیڕەوی بکەن تاگەراییش لەو شتەیە ون ئەبێت ئەمە هەڵبەتە تەنها قسەی من نییە ئەمە کۆمیونیتاریانەکانش هەر ئەم قسەیان کردووە کە تاگەرایی ئەوەی تاک بێت ون ئەبێت لە کۆمەلگایە نازانێت چی هینێکی قومبازێکی هەبێت کۆمپاسێکی هەبێت بۆ ئەوەی بتوانێت ڕاستەکە بزانێت و درۆکە بزانێت هەڵبەتە من ناڵێم تاگەرایی خراپە یا لیبرالیزم خراپە یعنی من جیاوازیەکەم لەگەڵ با بڵێن مارکسیزم یا لەگەڵ فاشیزم یا لەگەڵ دینەکانە ئەوەیە ئەوانە بە خراپی ئەزانن لیبرالیزم بە خراپ ئەزانن من بە خراپی نازانم بە زۆر شتێکی چاکی ئەزانم یعنی ئەو ژیانی کەوا ئیساکە ئێمە هەمانە تاکو ئیساکە هەمان بووە ئێمە زۆر قەرزاری لیبرالیزم بین لیبرالیزم واد لێ ئەکات کەوا هین تۆ شێوازی ململانی لەسەر دەسەڵات لە توندوتیژیەوە لە قۆڕخکردنەوە بگۆڕێت بەرەو شێوازەکەی ترکەوە ڕێخستنی ململانیەکە